خدای خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی یەکەم لە پیشانگەی ئەم ساڵی کتێبی نێودەوڵەتی سلێمانی کە بڕیاری لە ڕۆژانی داهاتوە بکرێتەوە. هیوادارم کە شایستە بێ بە شاری سلێمانی، ئەوەش کەوا کە شایستە بێ بە شاری سلێمانی جگە لە جۆر و بەشداری و کۆمپانیانەی کە بەشداریەکە لە پیشانگاکەیە لە ڕاستیە بەشداری چڕۆپڕی خەڵکە بۆ جارێکتر سلێمانی بیسەلمێنێتەوە کە شاری ڕۆشنبیریە، شاری پایتەختی ڕۆشنبیری کوردستانە و مێژوویەکی گرنگی هەیە لە فەرهەنگە بە تایبەتی ئێستا لە یۆنسکۆیە سلێمانی لە ڕاستیان مەترەحە وەک شاری داهێنان و فکر و ئەدەب. هەموو ساڵێکە چەند ساڵێکە ئەم پیشانگای کرێتەوە گەرمە گوڕێکی داوە بە سلێمانی، سیمایەکی فکری گەورە و زیندوێتێکی فکری و ڕۆشنبیری داوە بە سلێمانی. هیوادارم لەگەڵ قەیرانەکانە لەگەڵ هەموو ئەو ناومێدیانەیە کە لە کوردستانە هەیە ئەم ساڵش پیشانگاکە بتوانێت زۆرترین ناونیشانی جۆراوجۆر و کتێبی فکری و ئەدەبی و زانستیمان بخاتە پێشاو و هیوادارم نەکرد سلێمانی بەڵکو هەموو کوردستان سەرکەوتوو بن و ئەو دەرفەتە قۆزنەوە بۆ ئەوەی زۆرترین ناونیشانی کتێب ببینن و بە دوای کتێب و سەرچاوی دڵخوازی خۆیانە بگەڕێن بۆ ئەوی کوردستان هەمیشە وەک مەڵبەندێکی فکر و زیندووبوونەوەی فکری و ڕۆشنبیری و گەشەکردن و داهێنا بمێنێتەوە کارەوە شایستەی ئێمەیە. ئێمە لە بەردەم قەیرانەکانە نابزین، پشت بەخوای گەورەم دۆخەتەیە پەڕێ خوێندنەوەی ئێمە خۆشەویستیمان بۆ کتێب بۆ داهێنان بۆ فکر سنوور ناناسێ. هیوای سەرکەوتن بۆ پیشانگەکەشە خوازم هەر لە ئێستاوە هیوادارم کە ببێتە بۆنەیەکی تر بۆ نیشاندانی وێنە ڕاستیەکەی سلێمانی کە وێنەی فکر و ڕۆشنبیری و داهێنان و نەبەزینە لە دۆخە سەختەکان.